ات کشو هوایی که سارو بارانی دا ات یاریا کلاسیکو کردستان دا یانا دهوکلیاریگا خو میوانداریا یانا هولر که ات چارچو و یارین گرا 13 داشخولان یا با کردستان یا تاپا پی ات نیوایی که دا هرزی هر دویانا دست پیرشا کر لش اگر هبونا رجاکا زور یا آبا باران السر ارد یاری گهه یاری بزحمت هاتا کرن الخولکا 13 یاری کر یانا هولر بارزان شیرزاد اشلیدانه که اکسر گلو که بویانا خود تمار کر هرچند یاری کرن دو که حول راست بکن انجام یاری دا اللي حول نواد بمفابون والخلاکا 37 جیش اگر خلطیا هلا برابانیا یانا دهوک یاری کر یانا هولردان عثمان شیا گلو دویج بویانا خود تمار کرد و افگی موی انجامی بدمایی کات اتنی با دوی دا هر دو تیما جلو برگین خو گوهارتن و اف جاره دهوک بجل کنزر هاتت گراپانه دا و بزاوین مازن کننج بو گوهرین انجام یاریه او بالخولکا 53 یانا دهوک شیا گلا خویا ایکت یاری دا تمار کرد اپریکا یاری کر سیامت عگید پشتی به گوله دهوک گواشتنه که مازن اخست سر گلا یانا هولر و چندین دلیون گل کننجی شیاری کرن و چون تا گل خولکا نوتو دو شیاری یاری کر دهوک خالد مشیر شیا انجام یاری و کبلب کت و گلا دو بویانا خود تمار کرد و یاری پای کبیب دو گلا دو مای کد ڕاستێ ملایەن لە زۆر ڕۆلانی دۆک باشتر بین ئیمساڵ بە ئاست و بەنجام بەڵام کە یاری دەکەوێتە بینی هەولێر و دۆک ئەو شتانە هەمووی وەلا دەنرێ منافسەیەکە لە بینی و دووتی بەڕاستە ئێمە شۆط یەکەم توانیمان دوو گۆڵ تۆمارکەین دەکرا باشتر و عاقڵانەتر تەسەڕوف لەگە ئەجوای یاریەکە بکەین دەمان دەکرا گۆڵی زیاترش بکەین بەڵام تۆ پێش وایە کە کشایە تیپی بەرامبەر کە لەناو یاریگای خۆیەتی و بریندارە گۆڵە پاشە هەموو یاریەکە بۆی گۆڵ بێنێتەوە ئانش یاریشیمان و نەمانیان کە سەرکەوتوو بن توانیان بەرامبەر بێنەوە دەستخۆشیان لە یەکەم شایستە بوون ئێمەش جێم یەکەم دوو گۆڵە داوا بووین کە جێمی دەم هاتنەوەیگە توانیمە دوو گۆڵی خۆمان بینەوە و فرسێ ئەوشمان بۆ یاریەکە بەرینەوە بەڵام کە خۆت دەبینی کە شوها لەبارنەوە بوو یاری زۆر سارد بوو و بزانام لەژێر پڵەی یعنی تحت سەفەر بوو بەس یاریەکە بەعکسەوە کە شوهایەکی سارد یاریەکی زۆر گەرم بوو ئەنجامەکە خراپ نەبوو وەکو خۆمان کە یاریزانم بۆ مرحلە یەکەم وەبزانام چوارەم سێم نازانم چەندەمین بەس ئەنجاممان خراپ نەبوو سەرڕای ئەوەی هەندێک کێشەی داراییمان هەیە بەڵام ئینشاڵڵا لە قۆناغی دووەم چەند یاریزانێک دەهێنین ئینشاڵڵا هرچند هر دویانên dihûk û hewlêr ji bo serkeftinê û destbeyînana sê xalên girîng yarî dikir ji pêxemet hevrekiyê li ser nasnavê Xulavî Werzî lê Klasîkoya Kurdistanê payekevî bi dimayî kat û her tîmek bi xalekê razî bû. Amed Brîfkanî, Kanala Osmaniyê Peyam, Dihûk.